ئەگەر ئێمە باس لە بێکاری بکەین پرسیارەکەی تۆ ڕەنگە بە شتێکی زۆر گشتی بێت خۆ دەزانی بناغی ژیان بریتە لەو ئابووری کە چاک لەسەری ئەژی و زۆرێک لە قەیرانەکانیش کە لە دنیادا دروستە بن سەر چاوەکەیان دەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی مرۆڤش بۆ ئەوەی دارایی بەدەستبێنێ پێویستە کار بکات کە کاریش نەبوو واتە ڕاستەوخۆ کاریگەری دەکاتە سەر نەبوونی دارایەکەی ئەمەش بڵێم وەکو کاریگەری لەسەر ئێمە دەیەها کاریگەری دروست کردووە کاریگەری یەک لەوانەی سادەترین شت بێ هیوایەکی دروست کردووە کە گەنج سەرەتای ژیانێتی ئەوێت خۆی بنیاد بنێت چاوی لە داهاتووە پڕ ئێنێرژیە بەڵام تۆ کە داهاتێکی نەبوو کاری نەبوو ناڕاستەوخۆ هەموو ئەوانە دادەڕوخێ هیواکانی دادەڕوخێ لەلایەک و لەلایەکی ترەوە ئەو زەوتاقی هەیە ڕەنگە لە شتێکی خراپدا سەرفی بکە بۆیە دەبینین ئەوانەی کە بەشێکی زۆر لەو کەسانی کە تووشی لادانی کۆمەڵایەتی بوون کە تووشی چاوانی کۆمەڵایەتی بوون هۆکارەکەی یەک لە هۆکارە هەرە بنەڕەتیەکانی نەبوونی کارێکی گونجاوە کە ئەو تاکە ڕۆژانە هەم خۆی پێوە سەرقاڵ بکات و هەم ببێتە سەرچاوێکی دارایی بۆ ئەو تاکە بەزدی زۆر هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەم هەموو خوێندنەما کردیا زۆر جار فکر دەکەینەوەمەی ئەوائیلەکەین باز دەکەین دەرێن خۆزگە نەما خوێندبا وامان لێ هاتیە کە خۆزگە بۆی بخوازی نەمان خوێندبا و گەیشتبانێ و ئاستەی ئەمە لە کۆلێژ و هەروە لە پەیمانگەکان چەندین شەون و خۆنیمان کردیا لە محازەرەکان زیاتر بەشدار بووینە خۆشی کولیە و مەحەدمان لە خۆمان بڕیە لۆ ئەوەی ئەو پلەی بەدەست بێنێ دوای ئەو پلێ بەدەستمان هینە لۆ ئەوەی دامەزرێن و دوای ئەوەی پێویستمان بۆ نەبی بڕۆین لا کەرتی ئەهلی و ئەوانە ئیش بکەین بە واستە ئەوە دامەزرێن و کەچی ئەوەی کردیە نەخۆشی دەرونی لۆمان پێیا کردە نە ئەوەی لە کەرتی تایبەت ئیشمان دەست دەکەوێت نە لە گشتیەکەی کەچی ئەوە شتێکی زۆر ناخۆش و کارگەری زۆر نەرین لەسەر هەمومان دروست کردیان بەتەکید ئەگەر ئێستا نەمان خوێندبا زۆر باشتر بوو لەو حارەی ئەمە لەو هەموو درەڕاوکەی لەو هەموو کێشە دەرونی لۆمان دروست بە زۆر باشتر بوو لەو حارەی ئێستامان